ئازیزانی NRT سلااوان لێبێت. بەڕێزان پاش ئەو دۆخەی بۆ هەرێمی کوردستان دروست بوو و دواتر کە شنگال داگیر کرا لەلایەن چەکدارانی داعشەوە دۆخێکی نەخوازراو بۆ ئێزیدەکانی ئەو ناوچەیە دروست بوو. دەمانەوێت لە بەشی یەکەمی دیوی دووەمی هەواڵدا قسە لەسەر دۆخی ئێستای ئێزیدەکان بکەین. بۆ مەبەستەش میوانداری مەیسەر حاجی ساڵح قایمقامی شنگالمان کردو کە ڕاستەوخۆ لە دهۆکەوە لەگەڵمان دەبێت. بەڕێزان دەمەوێت بیریشتان بخەمەوە دیارە لە بەشی دووەمی بەرنامەکەدا قسە لەسەر دۆخی ئێستای جەلەولا دەکەین. ئەو پێکدادانەی ئێستا لە نێوان پێشمەرگە و چەکدارانی داعشدا هەیە کە شێرکۆ میروەیس بەرپرسی ماڵبەندی خانەقینی یەکێتی نیشتیمانی کوردستان میوانمان دەبێت و گفتوگۆی ئەو بابەتە دەکەین. کاک مەیسەر سڵاو لێبێ. کاک مەیسەر جۆ لێمە؟ بەێ بەێ کاک مەیسەر دەمەوێت وەکو داخڵبوون بۆ تەوەری بەرنامەکەمان لە ئێستادا تا چەندێوە ئاگاداری ناو شنگالن و چی دەگوزارێت لە ناو شنگالە لە ژێر سایی دەسەڵاتدارانی داعشدا بۆ پێی لە ئێستادا ئەوان حکومداری شنگال دەکەن. بڕاستی نۆکە وەکە هەکەهون هەمووزانن شنگالدا بەس ئلچیای شنگالێ هەندێک خەڵکی شنگالێ هەیە نزیکی 10,000 خێزانی شنگالدا هەیە. ئەلچیای شنگالێ بەس گوند و دۆرت سنتەری قەزا شنگالی چ خەڵکی شنگالی نەمایە بەس دەسێ گوندا ئەوژی یعنی نسبەتەکەمە بڕاستی ئەوژی چاوەڕێنە و ئەوژی بێنە ئەدهۆکی و بێنە دەرت بەتر ئەمنیەتی تێ هەبێ. بەڵێ واتە ینی هیچ زانیاریەکتانی ئێوە لە ناو شنگالەوە بەوەی لە ناو شنگالدا چی دەگوزارێ؟ بڕاستی ینی نۆکەل نێڤ شنگالدا یعنی هەموو تشتی خراپە تشتێک نینە ئاv تیرۆریست و ئەو ئەمانە زانیارین یان تەنیا ئێوەش لە ڕێگەی دەستگاکانی ڕاگەیاندنەوە دەیزانن ینی خەڵکێکەیە کە کۆنتاکتان هەبێ بۆ ئەوی بزانن لە شنگال چی دەگوزارێ؟ نا بڕاستی گەلەکە پەیوەندی هەینە گەلەکە شنگالدا ئەو ژینوە لە شنگالی ژین جای شنگالینە و هەندێک سنتەری قەزا شنگالێ و هەندێک گوند دۆڕەبەری شنگالێ ئەس پەیوەندی بەردەوامە زیلگەروانم یعنی شنگال دەنینە ڕەوشەکە خراپە ینی تشتێک نینە حتا نا ئەرزاق مایە نە ئەو مایە ئەف تیرۆریست ینی تەعاملەیەکە گەلێکی خراپ گەل خەڵکەکی دکن هەون زانن کە چکریا ئەبێت هەکەل شنگالجی حتا هەندێک مابوون ئەوژی وەکو کوردێت سنە وان بەهوەرت کرد و مەترسێک لە سەروانینە بەس مخابنن مەترسی سەروانجی هەیە و گەلێک شوانجی شنگالی دەناماینە هەندێک گوند دووروبەری شنگالی بوون هەندێکی دەمانە نیڤەکەوانجی گەهشتیا دهۆکی و زاخۆ و هەرێما کوردستانی و ئێدیژی دێن ینی تعاملاوان الگەل خەڵکێکی هەموو تعاملەکە خراپە و چ نینە. بەڵێ پرسیارێکە لە سەرەتای گرتنی شنگالەوە زۆر لای هاوڵاتیان بووە مای پرسیار و دەستگاکانی ڕاگەیاندن گرنگێکی زۆریان پێدا. من دەمەوە پرسیارە ڕوبەڕووی تۆ بکەمەوە بۆچی شنگال چۆڵ کرا؟ ڕاستی يعني برايا من الشخصي يعني دو سبب هبون يعني سببها بري أوجي بشتي هكا دفرا زمار شكست يعني شنقال إمدادات السرقود بونش الشريمة كردستاني أو دورو بريش شنقالي همو تزاني همو عرب بون اللي فموان دا ربيعة بو أو ربيعة جي همو عرب وهمو تيروريستي بون اف سببها بريبو وسببها بريجي سببها دويجي براستي ما تجارة يعني ما توقع نذكر كو داعش هيرشك وسام زنبدا وعملي مجيب يعني براستي بيشمرقه هبو يعني عملك قوي او جي وكا قوتي مخابن يعني هي زانيار يقنبوا لسروي كداعش هيرش دكات يعني براستي بري ششي دهي ما ششدا حتى انها روجانه تقل شكالشي يعني روجك ما كتقل شنقالشي نبون تشل ريكا ربيعه وتشل الجنديت قهبال وتشل دري الشلو وتشل افكا ماسي وتشل البنات وتشل القصب
يعني روجانه تقشيد بون بس ما بهور نذكر يعني بشين وسهري شكا او صام زنبكن وكاربن كوبيش مرقا بشكينن بلي ما بيزانين هابون بس ما بهور نذكر يعني او بشين مقاومه بيش مرقا بكن باشە هەندێک لە ئاوارەکان دواتر کە ڕویان کردە شارەکانی هەرێمی کوردستان باسییان لەوە دەکرد کە ڕێگەیان پێنەدراوە بڕۆنە جینا ئەوان زۆر پێشتر زانیویانە کە چەکدارانی داعش هێرش دەکەن زانیاری ئەوە لەو بارەوە چییە؟ ببۆر بەڵێ کاک مەیسەر پرسیاری ئەوەم کرد کە هەندێک لە ئاوارە ئێزیدەکان کە ئێستا لە شارەکانی هەرێمی کوردستاندان باسییان لەوە دەکرد وەکو گلەیەک دەیانوت ئێمە زۆر پێشتر زانیمانە کە چەکدارانی داعش هێرش دەکەنە سەر شنگال بەڵام ئەوە پێشمەرگە و بەرپرسانی شنگال بوون کە ڕێگەیان نەداوە ناوچەکە جێبهێڵن حتمما تۆش وەکو قایمقامی شنگال ئەو بەرپرسیارەتت بەردەکەوێت ئەگەر وابێ دەمەوێت تۆ زانیاریم بدەیتێ لەو بارەوە ئایا ئێوە ڕێگریتان کرد لەوەی کە خەڵک شنگال جێبهێڵێ؟ ڕاستی يعني نوكا خلك الشنغالي هموي تشافري اوانت في زوترين وقت فكرين الشنغالي او بشحالي يعني بشتي هكا شنغال رزقار بو سلامتي يعني خلك الشنغال هموي كسلفر نامني هكا نا زفر الشنغال نوها بلكاك ما يصير قصه لسر اني قرانكاني اوان دكين لي استادا كاوارن يعني وەکسە لەسەر وەش دەکەین کە بۆچی شنگال ناگیرێتەوە یان پلانێکی لەو جۆرە هەیە هەمومانە دەکەمە پرسیار بەڵام پرسیارەکەی من بەڕوونیەوە بوو کە ئاوارەکان باز لەوە دەکەن بەرپرسانی شنگال بوون کە نەیان هێشت ئێزیدەکان شنگال جێبهێڵن قسەی ئێوە کاک مەیسەر بەڵێ بەڵێ کاک مەیسەر پرسیارەکەم بەڕوونی ئەوەیە ئاوارەکانی ئێزیدی لە شارە جیاجیەکانی هەرێمی کوردستاندا باز لەوە دەکەن کە بەرپرسانی شنگال بوو کە نەیان هێشت ئێزیدەکان شنگال بەجێبهێڵن ئەجینا ئەوان دەیانزانی کە چەکدارانی داعش هێرش دەکات تۆش قایمقامی شنگالی ئەگەر ئەم قسەیە ڕاست بێ بەرپرسیارەتی دەکەوێتە ئەستۆی تۆژیانی ئەم قسەیە هەیە ئاوارە ئێزیدەکان دەیکەن دەمەوێت قسە و کۆمنتی تۆ بزانم كاكرزان وكا نوكم قوتيتا او يعني دي سبب هبون او شي يعني شنقال شو الكرن سببها بري او جي ما قو بشتياكا زمارش كستي يعني شنقال تي امدادات القى الحكومه هريما كردستاني نمان وسببها دي جي او جي يعني وكو بربرسيت شنغال تش وان ابد يعني بهور نذكر كنت تشتكي وصار سر هبيم براستي قوتها ما يعني نحتها بذي درجه او قوتها بو عندك اشكال كدنا قوتي يعني ام براستي يعني وان بهور نذكر وان تش اماده نكربون او لا اماده باشي دبون بس نحتها بو درجه يعني تشكي دوان ئامادە باشەکە لە لای چێوە نەکرابوو ینی چێم ئامادە باشی نەکردبوو ئەو وەز بیژمەتە و ئامادە باشێ دەبوون بەس چەکی شنگالی نەلێ دوی مستەوای بوون واتە ئەو هێزەی کە لەو سنوورە بوون وەکو پێویست نەبوون بۆ پاراستنی شنگال ئەو هێزەکانە دائیم لە ئامادە باشی دەبوون بەس ئەز بژیم چەکی دوان يعني تشكي دوان تقران نبون تشكي دوان مستوى تشكي وبون يعني بيشتي هكا تيروريستا وداعش موصل كونترول كدي يعني تشككي باش يقران كتا دستيوان دا او حدود شنغالي جي السرانسري شنغالي الباسوريا وان فهموا يفكري بو يعني كيف اخذ شو نوتاتنا سوريا ورقه وان يعني كنت تشكو وتانين كيف ياخذون الشنغال يعني وكم قلت الدور بيتشاي بو بحمو حتى بيتها كنا داعش او عربي او عرب حمو بونا داعش بله حمو الدجي ما راوستيان وجا قوتا وان بهستربو بله كاك ميسر
سەرۆکی هەرێمی کوردستان مەسعود بەرزانی کە هاوکات فەرماندەی هێزە چەکدارەکانیشە ئاگادارین ینی کە چەند بەرپرسێکی سەربازی بە تایبەت لە ناو هێزەکانی پێشمەرگەدا وەکو خۆی ئاماژەی پێکردووە و لێکۆڵینەوەیان لەگەڵ دەکات و سزا دەدرێن. دەمەوێت بزانم هیچ بەرپرسێکی ئیداری ئەو ئیجراعاتیان لەگەڵ دەکرێت لە ناو شنگالدا؟ کاک مەیسەر دەنگێتە نایە ئێستا جۆت لە من هەیە کاک مەیسەر؟ دەنگ نینە دەنگ نینە کاک مەیسەر جۆ لێمە؟ دەنگکایەنەوەکە بەڵێ کاک مەیسەر پرسیارەکەم ئەوە بوو سەرۆکی هەرێمی کوردستان مەسعود بەرزانی کە هاوکات فەرماندەی هێزە چەکدارەکانی هەرێمی کوردستانیشە ڕایگەیان بەوەی کە ئەو فەرماندە سەربازیانی کەم تەرخەم بوون ئیجراعاتیان لەگەڵ دەکرێت و ڕوبەڕووی سزا دەبنەوە. ئایا هیچ بەرپرسێکی ئیداری لە ناو شنگالدا ئەم ئیجراعاتە دەیگرێتەوانێ؟ بۆ نمونە تۆ وەکو قایمقامی شنگال بانکراوی بۆی لێکۆڵینەوە لەگەڵ بکرێت کە کەم تەرخەمیت هەبوو بێت یان نا؟ بڕاستی ئەم ئامادەمەینە کو ڤەکۆلینێک چێ ببێ و ئەم هەموو جەمڕاستیە بژینەوەم بگەهینە حەقیقەتی و ئەم vê شکستنا ئەفکەستنا مەزن ئاشکەستنا کە هەزارە کوردی دێزدی هاتیینە کوشتن و بە هەزارە کەچ و ژن ڕەڤاندین دەستی داعش دەینە و دەستی تیرۆریستای دەینە ئەم هەموو ئامادەینە و تەحقیقێک چی ببێ و هەچێ گونەبار بێ و هەچێ بەرپرسی vê کاری سێ بێ و جینۆسایدا بسەری زیدە داهاتی و بێ سازدان ئەم هەموو ئەوەن ئەمە ئامادەی دەربڕینی خۆتە بەڵام ئاگدار کراویتەوە بۆ ئەوەی تۆ ئامادەبی بۆ لێکۆڵینەوە؟ ڕاستی حتا کەسی ینی ئاگدار نەکەریمە کو تشتێکی ساحبێ بەس ئەمد ئاگدار بوویناک و فەرماندەی پێشمەرگا نۆکە ئەو وەکی مەحجوزە ئاو و یاساییشێ بەس حتان هۆ ینی تشتێکی دی نزانە حتان هەیەکی ماگەدار نەکەرینە بەس ئەم داخوازیش سەرۆکی هەرێما کوردستانی دکەن و کە هەر جێکی پەیوەندیدار و ڤەکۆلینێک چێ ببێ کە هەریەکی جزای خۆ ببە و يعني وصاف نميني أفكاري ساكب سريد كردي دي زيدي هاتي وحتى بكردي بسلمان دا وحتى يعني خلقي ما يعني تشبه وليجي بيش مرقنا ما بيشتي في كاري ستاب سري مداهاتي بەڵێ بۆچی لە ئێستادا هێرش ناکرێت بۆ ئەوەی شنگال لە دەستی چەکدارانی داعش ڕزگار بکرێت یان هیچ زانێرێکتان هەیە لەو بارەوە کە نیازێکە بێت نیەتێکە بێت بۆ گرتنەوەی شنگال؟ بەێ ڕاستی ئەم هەموو وەکو ینی هەموو دەستگا و خەڵکی شنگال چاوەڕەیەک و شنگال زووتر ڕزگار ببێ و ئەمژیت ئامادەی ناکەنەوە ئەم چند بشارەکەن فژە ئەمژی الهیڤیا ساعة صفرا وەکو إن شاء الله يعني وەکو خبارێت هەکە شمەرەتین و ئەو إن شاء الله پشتی ڕزگاربوونا ئازەمار وربيعة يعني ويبر بشنغالي شنو وإن شاء الله داخوازت كانوا شخدي مازن كزوترين وقت شنغالي رزقار ببي وإنه باشا كاك ما يصير يعني نوكا شما رزقار ناكن راستي أف وكيبوتي أف مسائل يعني قيادة بيشمرقة معينة أو جي لازم تنسيقك شيء ببي تنسيقك نيفا حكومتها مركزية وحكومتها هەرێما کوردستانی و ئەمریکا حکە تەنسیق نێڤان دەچێ نەبێ يعني داعشی وەکە سەرۆکی هەرێما کوردستانی گوتی قوتەکە بهێزە نەرێک خراوەکە ئەوژی يعني دەولەتەکە ئەرهابیە يعني نەوسە سەهلایوێ ڕزگار بێ حکە تەنسیقەکە مەزن نێڤان هەرسی جیهان نەبێ ڕزگاربووناوێژی نەوسا بسەهلە و بەستنها وەکە ئەو کەتای بێت مقاومە بەڵێ كقاس وشش وقاف وجماعة همول وراء أو جنها هندك عمليات وانت قال دجي تيروريست داعش. باشا پەیوەندیەکانی ئێوە بەتەنیا لەگەڵ هەرێمی کوردستاندا یاخود لەگەڵ حکوومەتی ناوەندیشدایە یعنی ئەم پەیوەندیە هاوبەشە یان بەتەنیا پەیوەندیەکانی ئێوە لەگەڵ
حکوومەتی هەرێمی کوردستاندایە؟ بڕاستی وەکو ئەم ئەوت بێنش بەر هەندێک بەرپرساوان بژنامل يعني هیڤیا ساعتە سەفرن بژین ئینشاءڵڵا نزیک شنگال وێرزگار بێ ئەم هەموو هیڤیا بێوێنە. بەڵێ بەڵێ کاک مەیسەر پرسیارێکی دیکە ئەوەیە ینی لە ئێستادا بازدەوە دەکرێت کە هێزێکی چەکداری تایبەت بە ئێزیدەکان دروست کراوە تا چەند ئاگاداری ئەم هێزن و چه سەرپەرشتیان دەکات چێ فەرماندەی ئەم هێزە دەکات و بەڕێوەیان دەبات هەروەها لە ماوەی ڕابردوودا گرتێکی ڤیددیۆیی بڵاو بوانێ بەوەی کە هەندێک لە ئێزیدەکان دەکرێنە موسڵمان ئەم پرۆسەیە تا ئێستش بەردەوامە لە ناو شنگالدا بۆ کردن بە موسڵمانی ئێزیدەکان؟ ئەو بریار داینا کە هێزێک چێ ببینێش کوردی دێزیدی ونها إجراءات بردوام يعني أوجي مقرك يفكرين الأتروشي وقالك الإزدي كردي الإزدي تشوينا ونها عندك جي مباشر حكومة هريمة كردستاني أو وانجي تشكات ديدا وراستخو تشاي شنغالي وقالك شوان قالك شي بشكدار بوينا بفان عمليات دجي داعش أواد يعني ما مدا خوازيت كو هيزك هبي إيش خلك الشنغالي هم نبس شكردي ديزدي شكردي ديزدي وشكردي بصلمان إيش حميان بله مدا خوازيت كو هيزك هبي دجي تيروريستي داعش باشە بەڵام ئەو هێزە چێ دروستی دەکات چێ ئەوەی کە ئەو هێزە دروستەکە حکوومەتی ناوەندیە یاخود حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشتی دەکات؟ بێگومان حکوومەتی هەرێمی کوردستان في هێزی درستکە ونها وجيل أزدا خوازيش چند خورتيد معلومات كم وجنجد شنغال كونها نافات تومارت كن التجنيد دهوكي هاتشي بفيتشا أو دو وجبة هينا هر وجبة كي حفصت نفرة وجبة بري هندك جي حتى نها التحاق بوينا بس أو اندفاع الباقين جد ما واند في راستخوتشنا شنغالي هندك ما راستخوتشن وكما قلت كمبا الأتروشيا فكريا كاستقبال وان بكا بو تدريب وباراتيكا وان باشە لە ماوەی ڕابردوودا هێزێک بینرا کە یەپەگا پشتگیری دەکردن یاخود پاڵپشتی دەکردن ئەوانیش دەچنەوە پاڵ ئەو هێزەی کە دروست دەکرێت؟ ببۆرەسی نەگەشتن. بەڵێ پرسیارەکەمەوە بوو کە لە ماوەی ڕابردوودا یەپەگا ڕاگەیاندنی هێزێکی ڕاگەیان با بڵین لە ئێزیدەکان کە ئەوان پاڵپشتی دەکەن لە لایەنی سەربازیەوە ئایا ئەم هێزە دەچێتەوە پاڵ ئەو هێزەی کە تۆ باسی دەکەی بۆ ئێزیدەکان دروست دەکرێت؟ زۆر بە کورتی بێسپاس دەکەم. بڕاستی پشتیەکە خەڵکی شنگالی ئەوەی تەکە ئاسی بوونی چای شنگالیدا چی هێزێک باکە ئەو ڕزگار کردبان یعنی ئەم سوپاسیاوانت کەن چ یەپەکە بێ چ لایدی بێ ئەم سوپاسیاوانت کەن ئەم هەموو کردن ئەو بڕاستی ینی خەڵکێکی کەڵتەنگاڤیەکی دەبێ کی پیڤەهات ئەو سوپاسیاویت کە ئەو جی سوپاسی دەبوون هێزێت پێشمەرگا خەڵکی مەرزگارتکردن و حمایوانتکردن الچای شنگالیدا بس الحدود سوريا دا بتظاني او يكبون او وانجي ريكت امنات حتى خالد درباس زۆر سپاس بۆ مەیسەر حاجی ساڵح قایمقامی شنگال کە ڕاستەوخۆ لە دوهۆکەوە لەگەڵمان بووی زۆر سپاس دەکەین بەڵێ بەڕێزان وەکو پێشتریش ئاماژەم پێکرد دیارە لە بەشی دووهەمی بەرنامەکەدا میوانەکەم شێرکۆ میروەیس بەرپرسی ماڵبەندی یەکێتی نیشتیمانی کوردستان دەبێت لە خانەقین کە باز لە پێشڕەوەکانی پێشمەرگە دەکەین لە جەلەولا لەگەڵمان بمێنەوە. دووبارە سڵاوتان لەبێ بەڕێزان دیارە پاژەوەی هێزەکانی پێشمەرگە ناحەی جەلەولایان چۆڵ کرد لە ئێستادا هێرشەکانیان بۆ کۆنتڕۆڵکردنەوەی جەلەولا دەست پێکردەوە وەکو ئاماژەم پێکرد میوانی ئەم بەشەی بەرنامەکەم شێرکۆ میروەیس بەرپرسی مەڵبەندی یەکێتی نیشتیمانی کوردستانە لە خانەقین کە گفتوگۆ دەکەین سەبارەت بە پێشڕەوەکانی پێشمەرگە و هەروەها
ئەو ڕوبەڕووبوونەوانی لە ئێستادا لە نێوان چەکدارانی داعش و هێزەکانی پێشمەرگەدا هەیە. کاک شێرکۆ زۆر سپاس دەکەم بۆ ئامادەبوونت. زۆر سپاس بۆ کاک شێرکۆ بەو پرسیارە دەست پێ بکەم بۆی لە ئێستادا پێشمەرگە هێرشەکانی بەردەوامە و گەیشتونەتە چۆ، ینی ئەو خاڵی کە پێشمەرگە پێی گەیشتووە چ شوێنێکە؟ لە سەرجەم لە کۆی مەحوەرەکە ئەو پلانەی کە دانرابوو بۆ هێزەکانی پێشمەرگە لە چەند قۆڵێکەوە سەر لە بەیانی ئەمڕۆ کاتژمێر 4:30 هێزەکان توانیان بەپێی ئەو بەرنمەیە حرەکەت بکەن و لە ماوەیەکی کورتا توانیان تەواوی ئەو شوێنانەی کە بۆیان دەرنیشان کرد بوو کۆنتۆڵ بکەن و تیرۆریستانی داعش لەو مۆڵگانەوە دەربنێن و ڕاویان بنێن. بەڵێ لە ئێستادا پێشمەرگە گەیشتووە پرسیارەکەم ئەوە بوو بە دیاریکراوی کاک شێرکۆ. ئەوەی کە لە چەند قۆڵێکەوە ئەوەی کە پێشمەرگە لە قۆڵی کوباشیەوە سەر لە بەیانی ئەمڕۆ توانی لە ماوەیەکی کورتا ئەو سنوورە کۆنتۆڵکە و تەواوی ئەو بارگایانی کە پێشتر گروپی تێرۆریستی داعشی تێدا بوو کۆنتۆڵ بکات و لە قۆڵی جەلەولایشەوە هێزەکان تا ئەو ئەندازەی کە بۆیان دەرنیشان کرابوو توانیوانە بگەنە شوێنی خۆیان و جێ و ڕێگەکانی خۆیانیان قایمتر کردووە و لەبەری نەقشبەندیشەوە هێزێک لێوە دیسان جوڵی کرد و توانیوەتی پێشڕەوی زۆر باش بکات و دەرەری گەورە لە تیرۆریستانی داعش بدات، هەم لە کوشتن و هەم لە بریندارکردن و سووتاندنی ئۆتۆمبیلانی. شوێنێک هەیە بە دیاریکراوی کە پێم بڵێ پێشمەرگە لە ئێستادا گەیشتۆتە ئەم ناوچەیە ئەم نقطەیە؟ من پێم خۆشە ئێوە وەکو ڕۆژنامەوان زۆر جار ینی مراعاتی ئەو خەڵکانە بکەن کە سەبارەت بە بەرەکانی جەنگ چاوپێکەوتنیان لەگەڵاکەن. لەبەرەوە ینی لە ڕووی پلانی شەڕ و تایبەتمەندی ناوچەکە تۆ ناتوانی تەواوی ئەو ڕێوشێنانە کە هێزەکانی پێشمەرگە ئیگرنە بەر بۆ ڕایگشتی. بەڵێ منیش داوای زانیاری ئەمنیم نەکرد، ڕەنگە ئەوەست و ئستفادەی لێ بکە. بە دیاریکراوی قسەکەی منەوە بوو کە پێشمەرگە چۆی کۆنتترۆل کردوتەوانێت. لە ئێستادا وازەحەکە ڕوبەڕووبوونەوە هەیە لە نێوان هێزەکانی پێشمەرگەی کوردستان و چەکدارانی داعش. نیەتەکە گرتنەوەی جەلەولایە زۆر وازەحە. پێشمەرگە گەیشتۆتە چۆ؟ پرسیارەکەی من ئەمەیە. پرسیارەکەم پێشتر جوابم دایتەوە وتم پێشمەرگە لە قۆڵی خانەخین بۆ بە ئاراستەی سعدیە توانیوەتی کوباشی ناوچیەکی استراتیژیە و چەند ڕەبیەکی کۆنی تێدایە و ئەڕوانێ بەسەر شارۆچکەی سعدیە توانیوەتی بە تەواوی کۆنتترۆل بکە و ئەوەشی کە پەیوەندی بە سنوورێکی ناوچەیەکی کە هەیە پێوتێ وادی ئەوسەج ئەویش لە کۆمەڵێک بەرزایی پێکهاتووە و شوێنێکی استراتیژیە دیسان ئەتوانێت جم و جوڵ و هاتوچۆی دوژمن تا ئەندازەیەک پەک بخە، ئەوەش لە دەستی هێزەکانی پێشمەرگەیە و لەبەری گوندەکانی طبج دیسان هێزی پێشمەرگە توانیوەتی پێشڕەوی بکە و چەندین گوند کە تیرۆریستانی داعشی تیا بووە ئەوە دەربنێت و توانیوەتی چەند تیرۆریستێکیشە لێ دەستگیر بکات. باشە، بە ژمارە ئەو گوندانەی کە لەو ناوچەیەدان چەندە؟ ناوچەی ئەو ناوچەی کە زیاتر بە مۆڵگەی تیرۆریستان ناسراوە ناوچەیەکە ناسراوە بە طبج، ئەم ناوچەیە زیاتر لە 25 گوند لە خۆ ئەگرێ. ناوچەکە ناوچەیەکی بەرفراوانە و لە دوای ڕوخانی لە دوای پرۆسی ئازادیەوە لە ساڵی 2023 تاوەکو ئێستا گروپە تیرۆریستەکان ئەم ناوچەیان زیاتر بۆ جم و جوڵ و چالاکیەکانی خۆیان بەکارهێناوە. ئێستا بەشێکی زۆری ئەو گوندانە کەوتونەتە دەستی هێزی پێشمەرگە. دەتوانی بە ژمارە پێم بڵێ چەند گوندنەوانی کەوتونەتە دەست پێشمەرگە؟ ئەتوانم پێت بڵێم زیاتر لە 10 گوند ئازاد کراوە. بەڵێ، لەگەڵەوەی کە جەلەولا چۆڵ کرا دواتر کە
هێزەکانی پێشمەرگە لە ئێستادا سەرقاڵی هێرشکردنن بۆ کۆنتترۆلکردنەوەی جلەولا. یەکێک لەو کۆمنتانی زۆر بەرچاو دەکەوێت و خەڵکانی خوێندنەوە دەکەن بۆ دۆخی لە ئێستا هەرێمی کوردستانی پێدا تێپەر دەبێتەوەیە کە جلەولا بۆچی چۆڵ کرا، بۆچی ئێستا هێرشی بۆ دەکرێتەوە. سەرەتا دیارە ئەوەی کە پەیوەندی بە بڕیاری سیاسی سەرکردایەتی کوردەوە هەبوو، ینی کورد نەیویست بوو بێ بە بەشێک لەم شەڕە بەڕاستی. بەڵام لە دوای ئەوەی کە مەترسی ئەم گروپە بۆ هەم عێراق بە شێوەیەکی گشتی و خەڵکی کوردستانی بە تایبەت ئاشکرا بوو، ینی کەوتە باری ئەوەی کە پێشمەرگە بکەوێتە ئامادەباشیەوە بتوانێت بەرگری لە سنوورەکانی خۆی بکە. تا ئەو شوێنەی کە پەیوەندی بە بەرگریەوە هەبوو، هێزی پێشمەرگە هیچ جۆرە پێشڕەوەیەکی نەبوو بۆ سەر ئەو گروپانە، بەڵام گروپەکە بە پێچەوانەوە گروپە تیرۆریستەکان بەپێی ئەو تێڕوانی و تێگەشتنە بۆ ئێستا و ئایندەی ناوچەکە هەیەە لە ئەوەی کە پەیوەندی بە تێگەشتنی و ئەوانەوە هەیە، گەشتە ئەوەی کە پەلاماری ناوچەکان و شار و شارۆچکەکانی کوردستان بدەن. ئەمە وای کرد کە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی پێشمەرگە بیر لەوە بکاتەوە کە سەنگەرەکانی قایمتر بکە و لەو شوێنانەشی کەوا ئەبێتە هۆی داگیرکردنی خاکی کوردستان و دەرنانی خەڵکی کورد و ئازاردانی خەڵکی کورد ئەوە بکات بەدەنگ بێت و بگەڕێتەوە زۆرێک لەو ناوچانەی کە هیچ نەبێت جۆرێک لە ئۆقرەی ئاسوودەیی بۆ خەڵکەکەی بگەڕێتەوە و مەترسی گروپە تیرۆریستەکان لە کۆی ئەم ناوچانە دوور بخاتەوە. ئەمە یەک. دوو، ئەوەی کە پەیوەندی بە جەرەولاوە هەیە بە تایبەت، من چەندین جاریکێش لێرە و لێوێ ینی ئاماژەم پێ کردووە بەداخەوە ئێمە لە ڕابردوو زیاتر تەرکیزمان لەسەر جێبەجێکردنی مادەی 140 هەبوو وەکو مادەیەکی دەستوری. لە کاتێکە کە ئێمە ئەمانتوانی لە سێبەری ئەم مادەیە کۆمەڵێک ڕێوەشێن بگرینە بەر زیاتر ئەم ناوچانە ببەستینەوە بە کوردستانەوە، چی لە ڕێگەی پەیوەندی بە هاتوچۆی خەڵک و پەیوەندی بە کاروباری بازرگانی و پەیوەندی بە ئەوەی کۆی بوارەکانیشیانەوە هەبێ بیبەستیتەوە بە کوردستانەوە. بەڵام بەداخەوە ئێمە نەمانتوانی وەکو پێویست بەم ئەرکە هەڵبستین و لە هەمان کاتدا 2008 هێزی پێشمەرگە لە کۆی ئەم ناوچانەکە گەڕایەوە، بووە بەمایی ئاوارەبوونی هەزاران خێزانی کورد، بووە بەمایی لە ڕاستیە شەهید بوونی سەدان لە هاوڵاتی کورد. ئەمە وای کرد ینی کەم تا زۆر ناوچەکە هێواش ینی چۆڵ بوو، یا ئەتوانم بڵێن خەڵکی کوردی تیانەما. ئەمە ئێستا ئەبینی لە کاتێکە کە بیر لەوە ئەکرێتەوە بگەڕێتەوە ئەم ناوچانە، ئەبینی ئەرکی هێزی پێشمەرگە و ئەرکی هێز و لایەنە سیاسیەکانی کوردستان قورستر بووە. لە کاتێکدا ئەم ناوچانە بۆ خۆتەزانی تاوەکو دەی شەشی ئەم ساڵیش 2014 جەلەولا ناوچەیەک نەبووە بەدەستی هێزی پێشمەرگەی کوردستانەوە بێ. لە ئەنجامی تەقینەوەیە کە بوو بەهۆی شەهیدبوونی زیاتر لە 20 کادری ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان، کۆمیتەی جەلەولا یەکێتی نیشتیمانی کوردستان مستهدەف بوو لەگەڵ ئاسایشی جەلەولا، زیاتر لە 80 بریندار هەبوو. ئەمە بوو بەهۆی ئەوەی کە ئێمە دەخاڵت بکەین و بگەڕینەوە جەلەولا بەڕاستی لەگەڵ سوپای عێراق کەوتی لە جۆرێک لە مقۆ و کێشمەکێش لە دوایە گەشتنە ڕێکەوتنی کە ئێمە پاشەکشە نەکەین زیاتر لە 150 تا 200 پێشمەرگە بمێنێتەوە. مەترسی و پاشەکشەی سوپای عێراق و هەڕەشەی و مەترسی گرۆپە تیرۆریستەکان وای کرد کە جۆرێک لە کێشمەکێشەکە گەرمتر ببێ. لە دوایە هێزی پێشمەرگەی کوردستان زیاتر لە 2 مانگ لە بەرگری، زیاتر لە 2 مانگ لە مقاومەت بە وەرەیەکی بەرزەوە بوو بەمایەوەی ئێمە بە شێوەیەکی کاتی بکشینەوە و بەڕاستی باشە لەسەر ئەم کشانەوەیە شەڕ وایە چەند ڕایەکی جیاواسە بوو. باز دەوە دەکرا کە تەقینەوەیەک بووە، پاش ئەو تەقینەوەیە هێزەکانی پێشمەرگە هێواش شێواش کشاونەتەوە لە جەلەولا. قسێکی دیکە ئەوە بوو کە نەخێر بە بڕیارێکی سەر و خۆیان ئەم بڕیارە درراوە بۆی کە جەلەولا چۆڵ بکرێت. تۆ دەتوانی پێم بڵێ کوامیان بابەتە ڕاستەکەیە؟ من ئەو ئێوارەی کە لە جەلەولا پاشەکشەمان کرد ڕاستەخۆ لەگەڵ کەناڵە بەڕێزەکەی ئێوە لێدوانمدا و پاشەکشەکە دیارە لێرە بەرپرسی مەحوەر هەیە و دوای ڕاوێژ لەگەڵ هەواڵانی فەرماندە بڕیاریدا کە پاشەکشە بکات
ئەگەر بە شێوەیەکی کاتیش بێت. پاشەکشش بۆ خۆتەزانی جۆرێک لە زەرەر و زیانی بە دوای خۆیدا دێنێ، بەڵام بەداخەوە لە ئەنجامە کەسمان خۆشحاڵ نەبووین بۆی پاشەکشە بکەین، بەڵام ینی زۆر جار کە لێکدانەوە و تەفسیر و تەویلی جاجیا بۆن جۆرە حاڵەتادا ئەکرێ زیاتر تەرکیز لەسەر ئەسبابی ذاتی ئەکرێ لە کاتێکە کە تۆ ئەبێ دیوەکەی کەش کە پەیوەندی بە ئەسبابی مۆزیعی هەیە ببینی. جەلەولا ینی تەقدیراتە داتایەکی تەندروست لە بەردەست نییە، یاری ڕاستەقینە جێباوەڕێت بەردەست نییە. سەروی 85 ئەم شارۆچکەیە ینی هاوڵاتیانی عەرەبن، بەدەنگەوە هاتن و هاوکاریکردن لە ئاستی پێویستدا نیە لە کاتێکە کە ئێمە پەیوەندێکی باشمان لەگەڵ بەشێک لەگەڵ سەرۆکۆدەرەکان و دانیشتوانی ئەم شارۆچکەیە هەیە و پەیوەندی نەسیجی ئیجتیماعی کەم تا زۆر ینی مێژوویەکی هەیە و بەهێزە، بەڵام هەمان کاتدا تێکەڵەیەکە و خەڵکی گوندەکان و خەڵکی وڵاتانی تریش کە ئێستا بوون بە هەڕەشە بۆ کۆی ناوچەکان هاتوون بوون بە بەشێک لەم مەترسیە کە ڕووی کردوتە ناوچەکە. ئێستا لە خانەخین 60,000 ئاوارەی عەرەبمان هەیە ئێمە. خانەخین لە کاتێکە کە خۆی بە دەستی کۆمەڵێک کەم و کوڕی گەورەی ڕۆژەوە ناڵێنێ، لە بەشی زۆری ئەم ئاوارانە لە بەعقوبە، لە شارەبان، لە سعدیە، لە جەلەولا ڕویان کردوتە شارەکە و هەموو ئەمانە بەڕاستی دوعای خێر و دوعای سەرکەوتن بۆ هێزی پێشمەرگە ئەکەن بۆی بگەڕێنەوە سەر ماڵ و حاڵی خۆیان. ئەمانە هەموو ئەو ئەتوانم بڵێم ئەو هۆکارانن کە وا ئەکات کە هێزی پێشمەرگە بە بەرنامەی تر و بە پلان بتوانێت بگەڕێتەوە ئەم ناوچانە و شان بەشانی هێزەکانی پێشمەرگە هاوڵاتی عەرەب هەیە کە یەکدەستە و هاوڕایە لەگەڵ ئێمە بۆ ئازادکردن و گەڕانەوەی ئۆقرەی بۆ شارۆچکەکە. پێما بێ لە هەمان کاتیشدا زۆرە نەوانەی کە هەر لە ناو جەلەولاوە کە عەشایری عەرەبن و ڕوبەڕووی پێشمەرگە دەبنەوە و هاوکاری داعش دەکەن. زۆر نینەوانە، بەڵێ ئەوانە زۆر نین، بەڵام ئەم مەترسیە بۆ خۆتەزانی ئێستا بە درێژایی 1200 کیلۆمەتر ئەم دوژمنە هاوسنوورە لەگەڵ هەرێمی کوردستان. ئەم پاراستنی ئەم سنوورە توانە و تاقەی بەشەری، توانە و تاقەی مادی ئەوێ بەڕاستی. ینی بۆیە ینی لە هەندێک شوێن ینی ئەبینی کە وەکو پێویست بێزەکان ناتوان بەدەنگەوە بن، ئەبێت تێبگەین کە ینی بەرگریەکە لەم ئاستەیە، بەڵام ئێستا دوای تەجربەی مووسڵ و دوای هەموو ئەو شەڕانەی کە لە شار و شارۆچکەکانی تری عێراقدا ڕوو ئەدات و هێزی پێشمەرگە بەم چەکەوە بەڕاستی کە دەیان ساڵە شەڕی پێەکرێ لە ڕۆژنامەکانی دنیا و میدیا بە شێوەیەکی گشتی و چاودێرانی سیاسی شایەتی بۆ ورەی بەرزی پێشمەرگە و ئازایەتی پێشمەرگە و ڕۆڵی پێشمەرگە ئەکەن لە پاراستنی ئاشتی و ئۆقرەی کوردستان و بگرە عێراقیش. بڵێ باست لەوە کرد کە پێشمەرگە بەم چەکەوە کە چەندین ساڵە شەڕی پێدەکا، بەڵام باز لەوە کرا کە چەکێکی زۆر گەیشتۆتە هەرێمی کوردستان لەلایەنە وڵاتانەوە کە بەڵێنیاندا بوو. ئایا گەیشتۆتە ئەو بەرەی کە دەوترێت بەرەی جەنگی جەلەولا هێزەکانی پێشمەرگە لەو ناوچەیە و چەکە نوێنەیان پێگەیشتووە؟ ئەو لە ڕاستیە من ناتوانم لە جێتی فەرماندەکانی پێشمەرگە قسەتان باشە. کەواتە دەمەوێت بزانم زانیاریەکانی تۆ چین لەسەر جەلەولا؟ ئایا هیچ زانیارێکی ورتان هەیە لەسەر جەلەولا لەژێر دەسەڵاتی چەکدارانی داعشدا؟ چەکدارانی داعش سەرەتایی هاتنیان بۆ ناوچەکە جۆرێک لە خۆشحاڵی لە هەندێک ناوەندی عەرەبی و عەشایری عەرەبی ئەوانە هەبوو بەڕاستی کەم تا زۆر ینی شعور دەکرد کە ئەحساسێکی لەو جۆرە هەیە، بەڵام دوای ئەوەی کە ئەم گروپە مانەوە، دوای ئەوەی کە یاسا و ڕێساکانی خۆیانیان بۆ ئیدارەدانی ژیان سەپاند، دوای ئەوە کە دەستیان بۆ وێرانکردنی هەموو ئەو ناوەندانە برد کە پەیوەندیکی ڕۆحیان بە ئینسانی ئەم وڵاتەوە هەیە، ئێستا پێچەوانە بۆتەوە. ئێستا زۆرێک لە عەرەبی سوننە ئێستا لە بگرە لەو گروپانەشی کە دوژمنایەتی حکوومەتی ئێستا عێراقەکەن ناکۆکن لەگەڵ ئەم گروپە ڕۆژانە
لە کێشمەکێشدان و بگرێتە ئێستا چەندین جار لە نێو خۆیاندا خەڵکی لە یەکتریان کوشتووە لە یەکتریان بریندار کردووە بۆیە ئەبینی ئەمە وای کردووە کە هاوسۆزیەک بەرامبەر بە هێزی پێشمەرگە هاوسۆزیەک بەرامبەر بە ئەو داکۆکی کە خەڵکی کوردستانی کە بۆ گەڕانەوەی ئۆقرەی و ئارامی ژیانێکی ئاسوودەتر بۆ ئەم ناوچانە و ئەم هاوڵاتیانی کە نیشتەجێی خاکی داگیرکراوی کوردن هاوسۆزیەکە جددیترێتە بەرچاو و پێم وایە لە ئایندە ئەم هاوڵاتیانە ئەم هۆزانە کە لە نێو خاکی ئێمە لەگەڵ هاوڵاتی ئێمە دەیان ساڵە پێکەوە ئەژین استیجابێکی باشتریان نەبێ بۆ ئەوەی کە بتوانین پێکەوە ئیدارەی شار و شارۆچکەکانمان بدەین ژیانێکی باشتر بۆ هەمووان وەک یەک دابین بکەین. چەند سەرچاوەیەکی ڕۆژنامەوانی هەبوون چەند زانیاریەک هەبوون کە باسییان لەوە دەکرد پێشمەرگە چۆتە ناو جەلەولاوە و چەکدارانی داعش جەلەولایان چۆڵ کردووە. زانیاریەکانی ئێوە لەم بارەیەوە چین؟ ئەوانە تەنیا زانیاری لابەلان ئەو ناتوانین وەکو واتە پژڕاستی ناکەیتەوە ئەکرێ بڵێ وانە یان ناتوێ بڵێ وانە؟ ناتوانم پێت بڵێم وانە بەڵام لە هەمان کاتیشدا ئەوەی کە پەیوەندی بە ئەم تەوقیتەوە هەیە کە من قسە بۆ ئێوە ئەەکەم بمبورن ئەگەر نتوانم جوابی هەندێک پرسیارت بەمەوە. بەڵێ زۆر سوپاس بۆ شێرکۆ میروەیس بەرپرسی مەڵبەندی یەکێتی نیشتیمانی کوردستان لە خانەقین. سوپاس دەکەین کە ڕاستەوخۆ لەگەڵمان بووی. هەروەها زۆر سوپاس بۆ مەیسەر حاجی سەرح قایمی شنگال کە لە بەشی یەکەمی بەرنامەکەدا لەگەڵمان بوو. ئازیزانی نارتی زۆر سوپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا لەگەڵمان بوون. کاتێکی خۆش تا بەرنامێکی دیکە شاد بن.